بۆی کە زیاتر تایبەت بە گرنگی پاکێجی خێزانی بۆ کۆنتڕۆلکردنی ماڵپەڕ و پەیجە نەشیاوەکان گفتوگۆ بکەین شەنوکەوێکی ئەم بابەتە لەگەڵ پسپۆڕێکی تایبەت دکتۆر یوسف عوسمان کە دەرووناس و مامۆستای زانکۆیە زیاتر لەبارەیەوە گفتوگۆ ئەکەین. بەخێر هاتی دکتۆر. زۆر سپاس. سپاس بۆ جەنابەت و سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس. گرنگی ئەم پاکێجە کە بۆ کۆنتڕۆلکردنی ئەو پەیج و ماڵپەڕە نەشیاوەکانە چۆن ئەیبینن؟ ئێمە لە بەردەم ئالینگاریەکی زۆر بەهێزداین ئەبێ هەمومان فریای خۆمان کەوین ڕێگا چارەسەرێک بدۆزینەوە بۆەوەی ئەو کارە ساتانەی بەسەر منداڵ دێت لە ڕووی تونند و تیژیەوە لە ڕووی تێکچوونی هۆرمۆناتەوە لە ڕووی کۆمەڵێک گرفتی گەورەی خێزانیەوە کە منداڵ و دایک و باوک و کۆمەڵگا بەدەستیەوە دەناڵێنێ ئەبێ ئەو ڕێگا چارە بکەین کە پاکێجێکی خێزانی دروستکەین کە فلتەرێکی خێزانی بێت. ئێمە ناتوانین بەبێ ئەنتەرنێت و بەبێ مۆبایل و بەبێ هۆیەکانی تەکنۆلۆژیا بژین بە تایبەتی ئەو جیلەی ئێستا جیلی ئەلفا و زێدا کە تەکنۆلۆژیا بەشێکە لە ژیانی بەشێکە لە فێربوونی بەشێکە لە سیستەمی کەسایەتی ئەو منداڵە ناتوانێت بەبێ ئەوە بژی ئەبێ بە شێوازێکی ڕێککاری چۆن خواردنی تەندروست هەیە ئەبێ ئەوە پاکێجی تەندروستی شەبێ بۆ منداڵەکانمان کە کاریگەری لەسەر منداڵەکانمان نەبێت. باشە بەڕێز یوسف بێگومان لە هەموو ماڵێک مۆبایل هەیە مۆبایل ئەدرێتە دەست منداڵەکە ڕەنگە منداڵەکە کە لە کاتی سیرکردنایە لەو جۆرە پەیجانە یاخود لەو جۆرە ماڵپەڕانە بەبێ ویستی خۆی بێتە سەر شاشەی مۆبایلەکە ئەمە چ کاریگەریەکی لەسەر ئەو منداڵە ئەبێت؟ تەکنۆلۆژیا دوو سیفاتی هەیە یەکەمیان بێ سنوورە هەموو ماڵپەڕەکانی بێ سنوورە چۆن هەڵی دەدەیتەوە ماڵپەڕی تردێ دومیشت مۆبایلەکان زیرەکترن لە بەکارهێنەرەکانەوە لەبەرەوە دەزانێت تۆ چه حەزێکت هەیە تۆ تەمەنت چەندە بە چ شێوازێک بیر دەکەیتەوە ئەم با بڵێن ئەم بەرنامانە دەخاتە سەر ڕووکاری شاشەی مۆبایلەکەتەوە ئەو مناڵانەی کە بە بەردەوام شاشە شینەکان بەکاردێنن مۆبایل و ئایپاد بەکاردێنن خوێندنەوەیک بۆ کەسایەتی ئەو مرۆڤانە دەکرێت لە ڕێگای ئەو GPS-ی کە لەناو مۆبایلەکاندا هەیە بۆیە کە مناڵ شتێکی کردەوە تونند و تیژ بوو یان شتێکی کردەوە شتێک نەشیاو بوو لەگەڵ دابوونەریتی کۆمەلگا نەگونجا بە بەردەوام ئەو شتانە دێنەوە سەرێ بۆی ئەوان وەکو کۆمپانیا قازانجێکی زۆر بکەن فۆڵۆوەی زۆر کۆبکەنەوە وەکو کۆمپانیا قازانجی خواانەکەن ئێمەش کارە ساتێک دروستە بێت کە مناڵەکان ئالوودە دەبێت لەسەر ئەم شتانە لە ڕووی سایکۆلۆجیەوە دراسە کراوە کە 800 جار توێژینەوەی لەسەر کراوە ئەمانە چۆن ئالوودە دەبن بەوانەوە هەتا ئێستا مۆسیقای سیکەلانیان هەیە ئەو سیکەلانیان ئەوەیە کە تۆ مۆسیقا گوێ لێ دەگری تووشی ئالوودەبوون دەبێت ئەو مۆسیقایانە بێ هێور نابیەوە هادێ نابیەوە ئەم فلیمانەشیان ئەم یاریانەشیان ئەم شتانەی کە لە مۆبایلەکە دەردەچێتەوە والێکە کە تۆ ڕنگ و دەنگ و ئەو شتانی کە تێدایە ئالوودەت دەکە ئەگەر ئەمە نەبێ تۆ تووشی تێک چوون دەچی زۆر جار هەیە منداڵ هەیە ئەگەر یوتیوبی لێ بگریتەوە باسەری تەلەڤیزیۆن کە نایکات ڕفتاری تێکەچێت جوولەی تێکەچێت خەوی تێکەچێت خواردنی تێکەچێت ئەگەر بۆی بکەیتەوە سەر زۆر دڵخۆشە بێ ئەمە جۆرێکە لە ئالوودەبوون کە ئەوان دروستی دەکەن شاشە شینەکان دروستی باشە چۆن بتوانین کۆنتڕۆڵی ئەم کاریگەریانەوە ئەم ئالوودەبوونە بکەین بۆ منداڵەکانمان گەورەترین شت هۆشیاری دایک و باوکە هۆشیاری خێزانە بەڵام بەداخەوە خێزانەکانی ئێمە خوان ئالوودەبوون لەسەر شاشە شینەکانەوە ڕاپرسیەکەیە لە هەرێمی کوردستان و لە تەواوی عێراقەوە کە وەزارەتی ئەوە گەیاندن و گواستنەوەی عێراق کردوێتی ئەڵێ 86 دایک و باوکان ئەم سایتانە دەکەنەوە سایتی تونند و تیژێ سایتی بۆرنە سایتی نەشیاوەکانە ئەو سایتەی کە گاڵتە جاریە دش بە بەهایەکانە سایتە دش بە دینەکانە هەموو ئەو شتانە ئەڵێ گەورەکان دەیکەنەوە ئەو کەسانی کە تەمەنیان لە 25 ساڵ بەسەرەوەیە ئەوانەوە دەیکەنەوە کەمترین شت منداڵ دەیکاتەوە کەواتە ئەبێ دایک و باوکەکان کۆنتڕۆڵکەین کاتێک کە لە ماڵێک دایک و باوک بەردەوامی مۆبایلی بەدەستەوەیە مۆبایلی بەدەستەوە یان ئایپاتی بەدەستەوە ناتوانانی بە مناڵەکەی بڵێ ئەم شتانە مەکەوە لەبەرچی ناتوانێت پێی بڵێ نەیکاتەوە چکە خۆی دیارە مناڵێک قسەیەکی زۆر جوانی کرد وابزانم هەر لە تەلەڤیزیۆنەکە ئێوە بوو چەند مانگێک پێش ئێستا مناڵەکە وتی من ئەو شتانەی کە باوکم دەیکاتەوە لە عینەکەکەی چاوی دەیبێنم بەمیش دەڵێ ئەمانە مەکەوە کەواتە مناڵ زۆر هوشیارە زۆریش هەستیارە دەزانێت تۆ چی ئەەکەیتەوە چی ناکەیتەوە
بۆیە دەبێت دایک و باوکان ئاگادار بن، دایک و باوکان هۆشیارکەینەوە ئەوان ڕاهێنانیان پێ بکرێ نەک منداڵەکانەوە. زۆر باشە کاتە بەڕێز یوسف ئەم کاریگەریانە کە بەم شێوە وردە هاتۆتە ناو خێزانەکانەوە بە ماوەیەکی درێژمەودا ئەتوانرێت کاری لەسەر بکرێت کە نەمێنێ یاخود کورتمەودایە و بە ماوەیەکی کەمەتوانی کاری لەسەر بکەی کە نەمێنێت چەندێک کاتی پێویستە؟ خۆی ئەم شتانە بێ ئێمە هەر مناڵێک ئەڵێ هەر مناڵێک ئەگەر لە 4 کاتژمێر زیاتر لەسەر شاشەشینەکان بوو ئەوە پێی دەوترێت ئالوودەبوون ڕاهاتن تعود ینی ڕاهاتنە. بەڵام ئەگەر تۆ کاتژمێرەکانت کەم کردەوە کردە 2 کاتژمێر ئەو کارێکی زۆر باشە کردووە پلانێکی زۆر باشە دووش ئەو با بڵێن ئەو شتانەی ئێستا لە هەموو دنیا هەیە لە وڵاتە کەنداوەکانی شەیەکە و یاریانەی تونند و تیژی دروستەکەن ئەو بەرنامانەی کە بەبێتە هۆی هەڵوەشانەوەی خێزان و بەتایبەتی تێکچوونی سیستەمی بیرکردنەوەی منداڵ ئەگەر ئەمانە فەلتەرە بکرێ ماوەی 6 مانگ هەموو شتێک کۆنتترۆلەکە واتە ئومێدی ئەوە هەیە کە سەردۆخی ئاسایی کرد بە تاکید بەس بە بەو دوو ڕەهەندە ئەتوانین کۆنتترۆلی بکەن یەکەمیان هۆشیاری دایک و باوک دومیان هۆشیاری یاسایی کە ئەوانە قەدەغە بکرێن و یاخود وەکو هەموو وڵاتانێکی ترەوە ئەمە سانسۆریان لەسەر بێت و ئەمانە نەکرێنەوە لە وڵاتەوە. ئێستا زۆریش ئاسانە تۆ زۆر ئاسانە هەر کاتێ هاتیە سنووری با بڵێن کۆدی ئەو وڵاتە ئەو شتانە نامینێ ئەو شتانە لەبین دەچێت. بۆ نمونە تۆ لێرە یوتیوبێک دەکەیتەوە پروپاگەندە و ڕیکلامی ئەو وڵاتە دەرەچێت ئەچیتە وڵاتێکی تر هەمان یوتیوبەکەیتەوە ڕیکلامی ئەو وڵاتی تر دەرەچێت کەواتە ئەو دەزانێت لە چ وڵاتێکی ئێمەش دەتوانین لە ڕێگەی ئەو دام و دەستگا یاساییانە ئەوانە قەدەغە بکەین. باشە کۆتا پرسیارم ئەگەر بکرێت با کورتیش وەڵامم بدەیتەوە ئەو کەسانی کە ئالوودەبوونە لە ڕووی دەرونیەوە چۆن پێناسە ئەکرێت؟ ئەو کەسانی کە ئالوودەبوون ینی کارێکی سەختە زۆر جار هەیە تووشی هەڵۆشانەوەی ڕفتاری دەبێت تووشی تونند و تیژی دەبێت تووشی خۆکوشتن دەبێت بە تایبەتی مناڵەکان تووشی خۆکوشتن دەبن کە لە یاریەک دەدۆڕێنن ئەمانن ئەو کەسانن کە کاتێککە گەورە ئەبن گفتوگویان نییە فیشک بە خەڵکەوە ئەنێن ناتوانن مجادلە بکەن ناتوان گفتوگۆ بکەن زمانی گفتوگویان نییە زمانی شەڕ و ئاژاوایان هەیە ئەوانە زۆر جار هەیە دەبنن بە باندی مافیە گروپ دروستەکەن ئەمە زۆر خراپە. ئەگەر لە مناڵی ئالوودە بێت کاریگەری زۆر درێژخایان دەبێت ڕەنگە تا تەمەنێکی زۆر گەورە تا 50 ساڵی ئەم ئالوودەبوونەوە کاریگەری لەسەر بمینێت چونکە ئەمە ئالوودەبوونی مێشک و ڕفتارە تۆ مادەی هۆشبەرە خۆیت مادەی هۆشبەر ئالوودەبوونی مێشکە 6 ساڵی دەوێت تا چاکەویتەوە ئەگەر سێزار بەکاری بێنی بەڵام ئەمە 6 ساڵی دەوێت تا تۆ لەمە دەتوانی دەرباز بیت. بۆیە ئەمە لە بەردەم مەترسیەکی گەورە داینا ئەبێ هەمومان فریای خۆمان بکەین هەر مناڵێک ئالوودە بوو زۆر بە زەحمەت دەتوانێت تۆ ئەم ڕفتارەیە چاپکەیتەوە چونکە یەک شت هەیە تۆ هەر شتێک ئالوودە دەوی دەتوانی بیشاریتەوە بەڵام تەکنۆلۆژیا ناتوانانی بیشاریتەوە ئەچێتە زانکۆ ئەچێتە قوتابخانە ئەچێتە دەرەوە تەلەڤیزیۆن ئەو شتەی لە ماڵەوەی هەمووی تەکنۆلۆژیە چۆن وا دەکەی شتەکەی لە بەردەم بێ و لێ قەدەغە نەکەی بەڵام بە شێوازێکی تەندروست چونکە ئێمە ناتوانین لێ قەدەغە بکەین ئەو شێ زۆر ئەساسە توانی جگەرەی لێ قەدەغە بکەیت ڤیپی لێ قەدەغە بکەیت بەڵام ناتوانانی تەکنۆلۆژیا لێ قەدەغە بکەیت بەڵام چۆن بە شێوازێکی تەندروست بەکاری بێنێ بۆی ئالوودە نەبێت. بەڵێ دروستە. بەڕێز یوسف عوسمان دەروونناس و مامۆستای زانکۆ بێگومان بابەتەکە زیاتر هەڵەگرێ بەڵام کاتی ئێمە هەرەوە دەبوو سپاس بۆ ڕێنمایەکە.